دەچینە سەیرانگای کانیلۆسە و پردانان لە دەڤەری پیرانشار. بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە مانگەکانی تەمووز و ئاب ساڵانە لەم وەرزەدا بە هەزاران گەشتیار ڕوو لەم دەڤەرە دەکەن. شوێنی وا خۆش ئەستن لە کوردستانیدا کەمە. ئەمن ئەڵبەتە منەوە دووەم کەڕەتە دێمێرە زارێکی کەش هاتوومە ئەمان ئەگا هاتوومە هێندەی جەماعەت و عەشیمەت لێنە بە وەلی پێم وایە ئەوڕۆ پێما زیاتر لە 5,000 نەفەر هەر دەو جێگایدانا عالەمەشێک زۆری تێدا ئیتەورێزی هاتوونی ڕەزایی نەغەدەی مەهابات و بۆکان و ئەوەی کە یەکجار زۆر یعنی ئەوەندەی کە پیرانشاری تێدا دوو ئەوەندەی ئیلاوە تێدایە. بەشێک لە گەشتیاران پاژماوە و خۆڵ و خاشاک لە سەیرانگەکان جێدەهێڵن، بۆیە ئەم کارە گەشتیارانی هەراسان کردووە. کەم و کورتەکانی ئەوەیە کە بەداخەوە خەڵکێکی بێ حەد زۆر ڕوودێرە دەکات، وەلی متاسفانە کەس ژینگە زۆر کەم هەڵدەکەوێ، نەک بڵم هەمویان، وەلی زۆریان بەشەی زۆریان ڕعایەت ناکەن ئەو شتێک کە دەیهێنن ئەو خۆراکێ بە پڕی لەوێ ڕابە کۆڵی ئایندا دەدەن، نوشابەیە، ڕانیە، میوەیە، هەرچی بێ. دوایە لێرە بە خاڵی دەبێ، ئەو شتە خاڵی دەبێت سوکترە بە جێگایەوەی کە بیبەنەوە بەجێ دێڵن. یادنا دەیسووتێنن بە نەزەری من ئاژغال سووتاندن خۆمان فریو دەدەین. ئەو شتەنە تەنها ناسووتێ بەڵکە ژینگەی پیستریش دەکات، زۆر زەرەری زیاترە. جا داواکاریمانەوەی ئەو کەسانەی کە دێنێ ئێرە بۆ تەفریح و خۆشی زبڵ و زاڵەکەش لەگەڵ خۆیان ببنەوە، هیچ کارێکی زۆر سەخت نییە. ئێرە سەیرانگای پردانانە ساڵانە لە وەرزی بەهار و هاویندا گەشتیارێکی زۆر سەردانی ئەم سەیرانگایە دەکەن. بەڵام وەکو پێویست خزمەت گوزاری نییە ئەم سەیرانگا. ئەو هاوڵاتیانی کە دێنە ئێرەش بەداخەوە بە ئەرکی سەرشانیان نازانن هێندەکیان ژینگە ناپارێزن، وەکو ئەوەی مەسەن زبڵ و خاشاک فڕێ دەدەن. نەفەری وا هەیە داریت هەر دەبڕیت. لێرە ئەرکی سەرشانمانە بە عنوانی ئەرکێکی ئینسانی و نیشتیمانی ئێمە دەبی خۆمان ئێرە بپارێزین. ئەو کەسانێک کە سەردانی ئەم سەیرانگا دەکەن دەبی ئێرە بپارێزن کە هاوڵاتیانی دیکەش بۆ ساڵەکانی دیکە بتوانین ئەمە لێرە بەردەوام کەڵکی لێوەرگرین. دەڤەری پیرانشار لە ڕووی جوگرافیا و شوێنی گەشتیاری پۆتەنسیەلی تایبەت بەخۆی هەیە و ساڵان لە وەرزی هاوین بە هەزاران گەشتیار ڕوو لەم دەڤەرە دەکەن.